جێندەریەکان ترسنۆکن لە ناو کۆمەڵگای موسڵماناندا ئەوەی ژێر بەڕە نایەنە سەربەڕە ئەوەی کە حەقیقەتە و لە کۆمەڵگا غەربیەکانە لە ژێر پەردەی جێندەردا دەکرێت بە ناوی جێندەرەوە دەکرێت خۆ نایەن لە ناو کۆمەڵگەی موسڵماندا باسیەوە بۆ بکەن لێرە دەڵێ با پیاو سالاری نەبێت ئەوت بۆ دێنێ با فرەژنێتی نەبێ وردە وردە ئەو ئاەتەی باسی فرەژنێتی دەکات دەبێ بگۆڕدرێ هیچی تر ناهێڵین ئافرەت بەرەو دواوە بگەڕێندرێتەوە ستەمی لێ بکرێ زۆربەی ئەوانەی بە دوای مافی ئافرەت و جێندەرەوەن ئەو ئافرەتانن کە تەلاق دراون کە هیچ کەسێک ناوێن وتم زۆربەی بۆ ئەگەر شکایەتیان کرد لە مەحکەمە بەڵگەیەکم پێ بێت بەڵێ زۆربەی کەوتی من دەڵێ نا دەڵێم زۆربەی واللهی زۆربەی ئەوانەی کە عقدەی نەفسیان هەیە نەخۆشی نەفسیان هەیە ئەو ئافرەتانن کەس پێیان ڕازی نییە هیچێ بێت و ڕاستی دەبێت چ پیاوێک تۆی دەبێت ئێستا هاتووە ئەوەمان پێدەفرۆشێتەوە کە ئەنەما لە ئیسلامدا ڕێز لە ئافرەت ناگیرێ لە ئیسلامدا ڕێز لە ئافرەت ناگیرێ لە کاتێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پرسیاری لێ دەکرێت من لەگەڵ کێ باشم دەفەرمێ ئومک ثم ئومک ثم ئومک ثم ئەبوک سێ جار مرتبە یەکەم دووەم سێم هەر دایکت لەگەڵی باش بە چوارەم ئەنجا لەگەڵ باوکت باش بە لە ئیسلام ڕێز لە ئافرەت ناگیرێ لە ئیسلام ڕێز لە ئافرەت ناگیرێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ خەیڕوکم خەیڕوکم لینیسائیهم باشترین پیاوتان ئەو ئافرەتەیە باشترینە بۆ خێزانەکەی ڕێزی لێ ناگیرێ لە ئیسلام ڕێز لە ئافرەت ناگیرێ لە کاتێکدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ فەلزەمها فەئین الجەنەتە تەحتە قەدەمەیها بڕۆ خزمەتی دایکت کە ئەو بەهەشتەی کە تۆ دەتەوێ بە نسیبت بێ لە ژێرپێی ئەو دایکتدایە کە خۆت بەکەم نەگری و خزمەتی نەکەیت و لە ئاستی پێڵاوەکانی خۆت دانەنەی بەتەمای بەهەشت مەبە ئایا ئیسلام ڕێز لە دایک و بە ساڵات چوان دەگرێ یا جێندەریەکان کە ئافرەت تۆزێ بە ساڵات چوو بە دایک و بە خوشک و هەرچی هەیە فڕی دەدەنە خانەی بە ساڵات چوان و حسابیشی بۆ ناکەن ئایا ئێوە دێن ئەوە مزایدەی ئەومان لەگەڵ دەکەن لە ئیسلام داستەم لە ئافرەت دەکرێت